دیاردەیەکی نەشیاو بە شێوازێکی جیاواز لە گەڕەک و کۆڵانەکانی شاری کەرکووک سەری هەڵداوە، ئەویش دزینی بورجی هێڵی ئینتەرنێتی سەربانی ماڵانە. بۆ ڕێگریکردن لەو دیاردەیە بەشێک لە هاوڵاتیان بەم جۆرە ئامێرەکانی ئینتەرنێتیان پاراستووە تا نەدزرێت، بەڵام دیاردەکە لە زۆرینەی گەڕەکەکان بەربڵاوە. خۆم لە ماڵەوە خەریکی ئینتەرنێت بووم، سێرەکەم خەتەکە نەما، دووسێ جا سێرم کرد کوژان مۆدام گرسان ئیسفادەی نەبوو، نەچوومە سەرەوە. بەیانی هەسام عینە کوژان مۆدام کورسان ئیسفادەی نەبوو، چوومە سەرەوە سێرەکەم دزراوە، خۆمان نووسێت دراوسیترمان دزراوە. بەداخەوە لە گەڕەکانی شارەکانی کەرکووک دزین زۆر بووە، هی ساحنێک بای 150,000 خەڵک زۆر ئەیدزێت. زۆرینەی ڕووداوەکانی دزینی بورجی ئینتەرنێتی ماڵان لە شەواندا ڕوویداوە. پۆلیسی کەرکووک دەڵێت ئاگداری ڕووداوەکەن، بەڵام بەهۆی ئەوەی هیچ کەسێک لە بنکەکانی پۆلیس سکاڵای یاسایی تۆمار نەکردووە، نەیانتوانیوە ڕێکاری پێویست بگرنە بەر. لە هەموو بنکە پۆلیسەکان بەشی تایبەتیان هەیە بە دزیە، ئەوانە خۆیان اختصاسیانەوەی دێن کامیرە هەیە ئەگەڕێنە دواوە، ئەگەڕێن بە دوایە لە شوێنەکان کەوا ئەفرۆشرێ متابعە دەکرێ و داواکاشین لەو مەکاتبانە و لەو کەسانێکەوە کڕین و فرۆشتنی و شتاناکەن هەر حاڵەتێ وا دەبینن یاخود خەڵکانێک دەبینن، گەنجێک دەبینن ئەو شتانێت دزیوە هاتۆ بیفرۆشێ، ئەتوانێت سەر ژمارە 113 خەبەرێکمان بداتێ. زۆرینەی ئەو ڕووداوە جیاوازانەی لە گەڕەکەکان ڕوودەدەن پۆلیس بە گرنگی دەزانێت هاوڵاتیان لە بنکەکانیان سکاڵا تۆمار بکەن تاوەکو بڕیاری دادوەری لێکۆڵینەوەی بۆ وەربگیرێت و ئەو کەسانەی لە پشتی ڕووداوەکەون دەستگیر بکرێن. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.